بە بۆنەی هاتنی مانجی یادی مەولود و لەدایکبوونی سەروەری مرۆڤایەتی پێغەمبەری ئیسلام محەممەد درودیخوای لەسەر بێت مەڵبەندی هەولێری کۆمەڵی دادگەری بۆ بەرزڕاگرتنی ئەو یادەشکۆدارە لە هەوڵی ڕاستی ئاهەنگێکی خوێندنەوەی شعر و سرودی ئاینی بە ئامادەبوونی هونەرمەندانی دیاری ئەو شارە ساز کرد. کۆمەڵێکی زۆر لە هونەرمەندانی ئیسلامی هەن کە ساڵانە ئەو یادە زیندوو دەکەنەوە کۆمەڵێک پەیام هەیە بۆ نمونە مەسەڵەن خەڵکی هۆشیار دەکەینەوە لەوەی کە بێنەوە سا ڕێگە و ڕێبازە ڕاستەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چونکە تاکە ڕێگەیە بۆ مرۆڤایەتی کە ڕێگای سەرفرازی و سەرکەوتنە و جگە لەوەش جەوێکی ئیمانی دروست دەبێت و جگە لەوەش گەرمکردنەوەی هونەرمەندانە یعنی هونەرمەندانی ئیسلامی بۆ بوارە هونەرەکەیان بۆ ئەوەی دانەبڕێن لە بابەتی هونەرشکە بڵێ نەڵێ ئێستا هونەرمەندانی ئیسلامی بە تایبەتی یعنی دەست و پێیان بەستراوە بەهۆی نەبوونی مادە مەسەڵەن بۆ تۆمارکردنی بەرهەمەکانیان جا لە ئاهەنگ و بۆنەی ئەو لەو شێوەیەدا هونەرمەندان زیاتر گوڕوتین دەکەوێتەوە بڵێن هونەرەکەیان بۆ ئەوەی شت پێشکەش بکەن بە تایبەتی بۆ خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. بەشداربوانی ئاهەنگەکە دڵخۆش بوون بە ئەنجامدانی ئەم جۆرە چالاکیانە و پێیان وابوو ڕێخستن و بانگێشکردنی هونەرمەندانی ئیسلامی لە مانگەدا دووپاتکردنەوەی خۆشەویستیا بۆ پێغەمبەری خوا لە ڕێگەی ئەم ئاهەنگانە یادی پێغەمبەری خوا و سونەتەکانی بەرز ڕادەگیرێت. کەخوای گەورە باز دەکەم ئەرسەلناکە لە ڕەحمەتە لیلعالەمین بەڕاستی ئەمەش هەمومان دەبی خۆمان کە بە مسلمان و شێکەوتوی پێغەمبەری صلی الله علیه وسلم دەزانین دەبی وەشیوی ببینن ڕەحمەت لە هەموو عالەم زۆر پێویستە لە بۆ هەموو مناسەبەکان ئەو مناسەبە دینیان ئەوها لە کۆڕی و هات زەماوەری هەبیتن لەبەر ئەوەی هەموو خەڵکێک تێدا سوودمەند دەبیتن بەڕاستی جێگای دەستخۆشیە هیوادارین بەردەوام بن لەو کارە ساکانە. دەستخۆشیێستافی بەڕێوەبردننی ئەو ئاهەنگە دەکەم کە بەڕاستی لەو کاتەدا زۆر گرنگە و ئاهەنگانە بەڕێوە بچن زۆریش پێویستە ڕۆژێک لە ڕۆژان منداڵەکانمان کچەکانمان هەرزەکارەکانمان بێنی لەو ئاهەنگانە بەشداری پێ بکەین بۆچی لەبەرەوەی خودی پێغەمبەر عەلەیهی سەلات وەسەلام باز دەکرێت بەناوهێنانی ئەو چەندان سەڵاوەت لێ دەدرێت خۆشەویستی و عشقی پێغەمبەر لێرەدا باز دەکرێتن ئەم ئاهەنگانە جگە لە خۆشەویستی چەندان سنەتی ئەویش زیندوو دەکەنەوە. دەستخۆشی لە مەڵبەندی کۆمەڵی دادگەری دەکەم لە بۆ ئەو مەوردە جوانانە کە دەکەن بەڕاستی تەڵاکێکی زۆر باشە لە بۆ ئەوەی خەڵکەکە زیاتر خۆشەویستی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە دڵ بچەسپێتن زیاتر فرمودەکانی جێبەجێ بکە زیاتر لە ژیانی و لە ژیانی ڕەنگ بداتەوە. کۆمەڵی دادگەری لە تەواوی شار و شارۆچکەکانی کوردستان لە ڕێگەی ئۆرگان و مەڵبەندەکانیەوە ساڵانە لەم مانگە پیرۆزەدا چالاکی نەوعی جۆرا-جۆر بە مەبەستی زیندوو ڕاگرتنی ئەم یادە پڕشکۆدارە ئەنجام دەدات. گەیلان سابیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.